ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە. ئاڵای کوردستان سمبولی خەباتی نەتەوەیمانە، هێمایەکە بۆ تێکۆشان و بەرخودان. درود بۆ گیانی پاکی هەموو ئەو شەهیدانەی لە ڕێگای ڕزگاری کوردستان و ئاڵای کوردستان گیانیان بەخت کردووە. و زۆرن ئەو هونەرمەندانەی کە لە پرسە نەتەوەیەکاندا هەمیشە بەرهەمەکانیان ئامادەیە. یەکێک لەو هونەرمەندانە خانمێکی دەنگخۆشە کە هەمیشە بە بەرهەمە جوانەکانی سەرساممانەکات. یەکێکە لەو خانمانەی کە دەنگێکی زۆر تایبەتی هەیە و خاوەنی چەندین بەرهەمی زۆر جوان و تایبەتە. ئەو خانمەش خاتوو کیژان ئیبراهیم خەیاتە کە لە ئێستادا نوێترین بەرهەمی خۆی بڵاوکاتەوە. قسە لەسەر بەرهەمەکەی خاتوو کیژانەکەم بەڕێزیان لە ڕێگای سکایپەوە لەگەڵ من قسە دەکەن. خاتوو کیژان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ، ئەم کاتتان باش، خۆشحاڵم. سڵاو لە تۆش. باسێکی نوێترین بەرهەمی خۆتمان بۆ بکە کە لە ئەکاونتە تایبەتیەکانی خۆت لە سوۆسیال میدیا بڵاوت کردوێتەوە. نوێترین کار کە دوێنێ بڵاومان کردەوە ترۆپکی ڕزگاری، هۆنراوەی شاعیری گەورە هێمن مکوریانی. ئەو تێکستە جوان و ئەو شێعرە جوانە لەلایەن کاکە سیڤان عەباس و کاکە توانە ئەمینەوە بە ئەپلیکیشنێکی زیرەکی دەست کرد، کاری لەسەرەکەن و گۆرانێکی زۆر جوان و نوێ کە بە دەنگێکی ئەلکترۆنی دروستەکرێ. دواتر پێیان وایە کە ئەم بەرهەمە پێویستە بە دەنگی من دووبارە کرێتەوە. پێیان وا بۆ کەم ئاوازە لە توانای دەنگی منە کاری لەسەر بکەم و کە من جۆی بیستی بووم بەڕاستی زۆر سەرسام بووم، هەم بەوەی کە بەڕاستی کارەکە لە ڕووی کوالیتی و ئەکادیمیەوە زۆر بەرزە. بەڕاستی زۆر جوان ئاوازی بۆ دانراوە، زۆر جوان دابەشکردنی بۆ کراوە کە ئەو جۆرە کارانە هەمیشە خەونی من بوون، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو کارانە بە حەقیقەت بەڕاستی تێچوویکی زۆر خەیاڵی تێچێگەر کاری لەسەر بکرێ. بۆیە من زۆر بە خۆشحاڵی زۆر کاریگەری هەبوو لەسەرم و زۆر بە پەرۆشەوە پرۆڤەم کرد لەسەری و دەنگەکەم تۆمار کرد و دەستخۆشی لەو دوو برا بە ڕێزاکەم کە ئەو کارە جوانیان بەخشی بە من و منیش پێشکەشی ئێوەی ئازیزیەکەم و هیوادارم جێ ڕەزامەندی هەمووان بێ و پێم وایە ئەم کارە کارێکی زۆر تایبەتە بەلای خۆمەوە و هیوادارم لای ئێوە شوا بێ. زۆر باشە خاتوو کیژان، من پرسیاری زیاترم هەیە لەسەر بەرهەمەکە و لەسەر بە تایبەتیش بەرهەمە نەتەوەیەکان، بەڵام بەشێک لە بەرهەمەکە بینین و دواتر قسە و باسی زیاترەکەین. فەرموون. زۆر بڕۆم زیاتر ئارەق بڕێژم، کورتتر دەبێ ڕێگای دوور و درێژم، دەڕۆم بەراوە سۆ بەراوە سۆی ڕوو، دەڕۆم تا ترۆپکی ڕزگار بوون. من پەروەردەی من چۆڵاوی ڕشکوتم، هاتمە دەرێ هەدام نەدان نەسرەوتم، دەڕۆم بەراوە سۆی ڕوو، دەڕۆم تا ترۆپکی ڕزگار بوو. دەستەکانت خۆش بێ خاتوو کیژان. ئەم بەرهەمە کەی ڤیدیۆ کلیپی بۆ کەی و کەی بڵاوە بێتەوە؟ لە ڕاستیە وەکو دەنگ بڵاو بۆتەوە لە ئەپلیکیشنی لە یوتیوبەکەی خۆم و بەزوانە لە سپۆتیفایش بڵاو بێتەوە،
بەڵام وەکو ڤیددیۆ کلیپ تا ئێستا لە پلانما نەبووە، بەڵام ئەوەی کە زۆر پێداگیریەکرێ و کارێکی جوانە، هیوادارم تەلەڤیزۆنی کورتسات ئەو کارە بکەن و ئەم کلیپەمان بۆ بکەن، خۆشحاڵە بین. زۆر باشە. نێوانت چۆنە لەگەڵ بەرهەمە یاخود هۆنراوە نیشتیمانیەکان؟ چەندێک حەزەکەیت لە پرسەنەتەوەیەکانە بەرهەمت هەبێت؟ لە ڕاستیە من زۆر کورد پەروەرم و لە ناخما کوردایەتیەک هەیە کە پێم وایە لە مناڵیەوە باوکم لە ئێمە چاندووە و هەمیشە هەر بابەتێک هەبوو بێ هەر کێمەی کورد هەمیشە لە خەم و لە گرفتین، بەڵام بۆ هەموو ئەو کارانە ئەو ڕووداوانەی من حەزم کردووە هەڵوێستم هەبێ و کارێکی نیشتیمانیم هەبێ و تیا بەشدار بم. ڕاستە ئەو هەستە نەتەوەیەتی کە هەیە ئێستا لە باشووری کوردستان زۆر بەرەو دابەزی نەچێت لە بەرەوەی کە زۆر گرفتی ناوخۆییمان هەیە، بەڵام پێم وایە ئەگەر دوورکەویتەوە لە وڵاتان نمێنی ئەو هەستە زۆر زیابەرزە بێتەوە و من بەڕاستی زۆر کوردم و خۆم بە شانازیەکەم بە کوردبوونمە و ئامادەم لە پێناویە هەموو کارێ بکەم کە تواناکەی منیش تەنها هوەرە و لەگەڵ هەر کارێکی هوەری گەورەی کوردیە و جگە لەم کارە زۆر بەرز و جوانە. چەند ڕۆژێک لەمەوە پێش کارێکی تەدی نیشتیمانی بە ناوی وڵاتەوە کە هونەرمەند دیار دەرسی موزیکی بۆ کردبوو کە هەر 4 پارچەی کوردستان بەشدار بوو لەو کارەیە لەگەڵ وڵاتی پۆلۆنیا و من وەکو باشووریەک بەشداریم کرد کە زۆر شانازی پێوە کە بوو، زۆر خۆشحاڵم. بەڵێ، ئەو کۆبوونەوەیە چۆن بوو کە لەگەڵ ئۆرکسترای پۆلۆنیا ئامادەبووی و تۆ لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانی وەکو خۆت ئاماژەت پێکرد هەر 4 پارچەی کوردستان، هونەرمەندی گەورە ناسڕی ڕەزازی، دیار دەرسیم، پێم وابێت تێکستەکە دیار دەرسیم نووسی بووی، ئاوازەکە دیار دەرسیم و تێکستەکەی بەڵێ ئاوازەکە لەلایەن دیار دەرسیمەوە بوو، بەڵام پرۆژەکەش هەرهی کار دیار دەرسیم بوو و چەندان کوردانی باکووریەکان زۆر هاوکاری و سپۆنسەری ئەم کارە بوون کەم کارانە بەڕاستی تێچوویەکی زۆر زۆریەوێ. هۆنراوەکە لەلایەن سەلاحەدین دەمەتاشەوە نووسراوە کە ئۆرکێسترایەکی زۆر بەتوانە کاری موزیکەکەیان بۆ کرد و بەڕاستی کە من وەک باشووریەک پێشنیار کرا بەشدار بم، زۆر شانازیم کرد و زۆر بە خۆشحاڵیەوە بەشداریم کرد لەگەڵیان. زۆر باشە. چەندێک گرنگە بوونی ئەم جۆرە پرۆژاناوە، ئەم هەمە ئاهەنگیاوە، ئەم با بڵێین پەیوەندیە چڕ و پڕێکە لە نێوان هونەرمەندانی هەر 4 پارچەی کوردستانە هەیە و بە تایبەتیش بوون یاخود تۆمارکردن یاخود بەرەمهێنانی جۆرێک لەم با بڵێین کۆبوونەوانە یاخود ئەم بەرهەمانەی کە ئێوە تۆ وەکو خانمێک و لەگەڵ پێم وابێت نارین فەقێش بە هەمان شێوە خانمە هونەرمەند ئەویش هەر لەو بەرهەمەیە بەشدار بووە. ئەمە چەندێک گرنگە بۆ ئێمە کە ئەم پەیوەندی و ئەم هەم ئاهەنگیە لە نێوان هونەرمەندانی هەر 4 پارچەی کوردستان هەبێت؟ بەڕاستی هەمیشە هونەرمەندان پێشەنگ بوون و ویستیویانێک پارچەی کوردستان بپارێزن و هیچ مەساڵحێک نییە لە پەیامی هونەریە، بۆیە هونەرمەندان هەمیشە دڵخۆشە بن بە یەک پارچەی و هەمیشە بۆ کوردبوون هەوڵەدەن و ئێمە وەکو کورد لە هەر 4 پارچەوە کاتێک کە یەکە گرین هەست بە بەهێزیەکی زیاترەکەین و هەست بە یەکگورتیەکەین و هەستەکەین ئەگەر کوردستان یەک پارچە و یەک دەست و یەک دەنگ بێ، بێگومان تایسە بێ وڵات و بێ سنوورێکی تایبەت بە خۆمان نەبووین، یەکگرتووە بووین. هیوادارم کە هونەرمەندان پەیامی خۆیان گەیانووە کە حیزبە سیاسیەکان و کە سەرکردە کوردەکانیش یەک بگرن و بتوانن پێکەوە هەوڵ بۆ یەک نیشتیمان و یەک پارچەی گەورە بدەن کە دڵنیام زۆر سەختە، چونکە ئێمە ئەم هێزانە لە دەوروبەرمان و هەوڵی پارچە بارچە بوونمانێن، بەڵام ئێمە وەکو هونەرمەند هەوڵین پەیامەکانی خۆمان بگەینین و هەمیشە یەک پارچەی و یەک ڕێزی کوردستان بپارێزین. بەتایبەت یعنی جگە لە یەک پارچەی یعنی شارەکانیش لە ناو خۆمانە
پێمان خۆشە کورد هەر بیر لەوە بکەین و ئێمە تەنها کوردین، بیر لە شارچێتی و بیر لە جیاوازی هیچ ڕەنگ و بۆن و ئاین و هیچ شتێ نەکەینەوە بەڕاستی. زۆر باشە خاتو کیژان، یەک پرسیاری ترم هەیە. خۆت باسی توانای دەنگت کرد و ئاماژەت پێ کرد کە ئەو بەڕێزانەی کە ئەم تێکستەیان ئامادە کردووە بە تۆیان وتووە کە ئەم بەرهەمە لە توانای دەنگی تۆیایە. منیش ئەگەر بە زمانی خەڵک بیڵێم تۆ توانای یاخۆ یەکێک لەو خانمە هونەرمەندانەی کە دەنگێکی بەهێزت هەیە و خاوەن دەنگێکی تایبەتیت، چۆن ئەزانیت کە بەرهەمێک لە توانای دەنگی تۆیا هەیە و گونجاوە بۆ تۆ؟ لە ڕاستیە من دەنگ هەروە کە بەهرەیەکە لە باوکم و بۆ ماوەتەوە، جگە لەوە من ئەکادیمیان پەیمانگەی هونەرە جوانەکانم خوێنەوە و زانکۆم تاوا کردو بەشی موزیک و کاری زۆرم لەسەر توانای دەنگ و پرۆڤەی دەنگ و چینەکانی دەنگ کردووە کە هەوڵی خۆمم ماوە کە لە هەموو شوێنێکی ئاواز و میلۆدیا بتوانم دەنگم بەکار بێنم. ئیتر پێم وایە ئەو ئاوازش بۆ شێوەیە بەرزی و نزمێکی زۆری تێدا، ئەگەر دەنگێک ئامادە نەکرابێ ئاسان بۆی ناوترێ. و ئەو دەنگەی کە ئایەکە گۆرانێکی وتووە بەڕاستی من پیشانی براکەی خۆمم ما پێی وا بوو کە ئەو دەنگە زۆر نزیکە لە دەنگی منەوە کە ئەو گۆرانەی تۆمار کردووە یەکەم جار. بەڕاستی تر هەوڵی خۆمەیەم کە من باشترین پێشکەشکەم بەنەتەوەکەم بە گەلەکەم و ئەمەوێ هونەری کورد و ژنی کورد بە شێوەیەکی جوان پیشانی بینەران و جەماوەری گەلی کورد بەم پێم وایە کورد شایانی هونەرمەندی زۆر ئازبەرز و ئەکادیمیە، شایانی شاعیر و شایانی موزیسیان و لە بواری سینەما و لە هەموو ڕوویەکەوە پێویستی بە سەرکەوتن و گەورە بوونە و پێویستە هونەرمەندان خۆیان لە ئاستی خۆیان ناخۆیان بەرەو پێش بەرن. دەستەکانت خۆش بێ. بە هیوای سەرکەوتنی زیاتر سپاس بۆ خاتو کیژان ئیبراهیم خەیات. سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئێوەی ئەزیز بۆ کورتساتی خۆشەویست هەمیشە لە پشتمان و هاوکاریمانەکەن.